بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وكفى، والصلاة والسلام على حبيبه المصطفى وعلى آله وأصحابه أهل الصدق والوفا. بینەرانی بەڕێز و خۆشەویست، ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان پڕ لە بەختەوەری بێت. خۆشحاڵ و بەختەوەرم کەوا لە چەند خولەکێکدا لە ماوەی چەند خولەکێک لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستدا بم بۆ ئەوەی باسێک لە هۆکارەکانی نەمانی بەرەکەت بکەین. خۆشەویستان، خۆتان دەزانن ئێمە لە سەردەمێکدا دەژین کە هەموو کەس هاواریتی لە بەردەستی ئەوەی کە باسی ئەوە دەکەن، دەڵێن بەرەکەت نەماوە. بەرەکەت لە ماڵ، بەرەکەت لە منداڵ، بەرەکەت لە تەمەن، لە کات، هەموو خەڵک ئەمڕۆ باسی نەمانی بەرەکەت دەکاتن. بەرەکەت ئەگەر لە ماڵدا بێتن، ئەو ماڵە زۆر دەبێتن. ئەگەر بەرەکەت بکەویتە منداڵەکان بە سوود و بە کەڵک دەبن. بەرەکەت لە تەمەندا بریتیە لەوەی کە تەمەنت بەرهەمدار دەبێتن. بۆیە بەرەکەت لە هەر شتێکدا بیتن، ئەوە ئەو شتە کەڵک و سوودی دەبێتن. خوای پەروەردیگار ئەگەر ویستی بەرەکەت بخاتە بۆ عەبدێک، بۆ بەندەیەک لە بەندەکانی خۆی، ئەگەر خەیری بۆ بێتن، خوای پەروەردیگار ئەوە بەرەکەتی پێدەبەخشێتن. بۆیە بەرەکەت شتی کەم زۆر دەکاتن و هەروەها شتی بچووک گەورە دەکاتن بە ئیزنی خوای پەروەردیگار. ئیدەن خۆشەویستان، هۆکارەکانی کەمی بەرەکەت، هۆکارەکانی نەمانی بەرەکەت چین؟ ئێمە زۆر بە کورتی باسی هۆکارەکان دەکەین کە بریتین لە 6 هۆکار. ئەم 6 هۆکارانە زۆر بە کورتی باز دەکەم. هۆکاری یەکەمیان خۆشەویستان بریتیە لە کەمی تەقوای خوای پەروەردیگار یان نەمانی تەقوای خوای پەروەردیگار. تەقوا واتە لە خواترسان. کاتێک کە ئێمە خوای پەروەردیگار ئەو شتانەی کە فەرمانی پێکردوین کە نەیانکەین، ئەو شتانەی کە قەدەغەی لێ کردوین کە ئەو شتانە بکەین، ئەوە بریتیە لە نەمانی تەقوا. بۆیە تەقوا بریتیە لەوەی بە کورتی و پوختی ئەو شتە بکەی کە خوا فەرمانی پێکردووی و ئەو شتە نەکەی کە خوا قەدەغەی کردووی. بۆیە خوای پەروەردیگار دەفەرمێ وەلەو ئەن ئەهل القوڕا ئامەنوا، ئەگەر هاتبا و ئەهلی گوندەکان، ئەهلی دێهات و شارەکان ئیمانیان هێنابا، باوەڕیان هێنابا، وەتەقەو و لە خوا ترسابان، لەفتەحنا عەلەیهم بەڕەکات من السەماء والأرض. دەفەرمێ ئەوە ئێمە دەرگای بەرەکەتی ئاسمانەکان و زەویمان لێ دەکردنەوە. لە ئاسمان بەرەکەتمان بەسەردا دەباراندن، لە زەوی بەرەکەتمان بۆ دەردەخستن و بۆمان شین دەکردن. بۆیە خۆشەویستان، هۆکارێکی زۆر سەرەکیە تەقوای خوای پەروەردیگار. کاتێک کە تەقوامان هەبێتن، ئەوە بێگومان بن کەوا خوای پەروەردیگاریش بەرەکەت دەخاتە هەموو شتەکانمانەوە. دووەمیان خۆشەویستان بریتیە لە بێ ئاگابوون لە دوعا، لە نزا و پاڕانەوە. ئێمە کاتێک کە دوعا ناکەین، لە خوا ناپاڕینەوە، ئیلحاح ناکەین لە دوعاکانمان، چونکە زۆر گرنگە پاڕانەوە بە خۆشکاندنەوە لەخوا بپاڕینەوە، سوور بین لەسەر دوعاکانمان، ئیلحاح بکەین. خوای پەروەردیگار ئەوەی پێخۆشە. کاتێک کە ئێمە ئەوە ناکەین، بۆی بەرەکەت نامێنێ. ڕۆژێکیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هاتە مزگەوت، دیتی ئەبا ئومامە دانیشتووە لە مزگەوت و پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام پێی فەرمووی یا ئەبا ئومامە، بۆ لە کاتێک لە مزگەوت دەتبینم کە کاتی نوێژ نییە، خێرە تۆ هاتی ئێرە؟ دیتی دەموچاوی خەم و خەفەتی پێوە دیار بوو. گوتی ئەی ئەبا ئومامە، خێرە لەو کاتێک نەکاتی نوێژە هاتوێ مزگەوت و خەم و خەفەتیش بە دموچاوتەوە دیارە. ئەبا ئومامەش گوتی ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، فەرمووی خەفەت باری سەرشانی قورس کردوم و هەروەها قەرز و قەرزیش بەڕاستی باری قورس کردوم، بۆیە لەو کات و ساتە هاتیمە ئێرە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەی ئەبا ئومامە، ئایا چەند وشەیەک، چەند وتەیەکت فێر نەکەم کە ئەو وشانە، ئەو کەلیماتانە دووبارە بکەوە بیانڵێ خوای پەروەردیگار خەفەتەکەت نایەڵێتن و هەروەها باری سەرشانیشت سووک دەبێت و قەرزەکانت خوای پەروەردیگار دەداتەوە؟ فەرمووی بەڵێ ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم فەرمووی بڵێ اللهم إني أعوذ بك من الهم والحزن والعجز والكسل والبخل والجبن وضلع الدين وقهر الرجال. دەفەرمێتن ئەبا ئومامە ئەو دوعام زۆر دووبارە کردەوە، دەفەرمێ واللهی
هەم قەرزەکانم نەمان و هەم خەم و خەفەتەکەشم لەسەر لاچوو. بۆیە خۆشەویستان دوعاکردن گرنگە بۆ ئەوەی بەرەکەت خوای پەروەردگار بخاتە تەمەن و ڕزق و ڕۆزی و سەروەت و سامانمانەوە. خاڵێکی تر خۆشەویستان بریتیە لەوەی کە خراپ مامەڵەکردن لەگەڵ دایک و باوک. کوڕ و کچ کاتێک کە لەگەڵ دایک و باوکیان خراپن ئەوە دەبێتە هۆکاری نەمانی بەرەکەت لە هەموو شتێکیاندا. و هەروەها سەردان نەکردنی خزمان قەتعی سیلەی ڕەحم بریتیە لە هۆکارێکی لە نەمانی بەرەکەت. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ من ئەحەب ئەن یەبسوط له فی رزقه وينسأ له فی ئەثەره فلیصل رحمه. هەر کەسێک پێی خۆشە کە خوای پەروەردگار بەرەکەت بخاتە ڕزق و ڕۆزی و هەروەها تەمەنیشیەوە با سەردانی خزم و کەسانی بکە، با لەگەڵ دایک و باوکی پێش هەموو شتێک چاک بێتن سەردانی خزمان بکەن. ئەخرەجەه البوخاری و مسلم. خۆشەویستان کەواتە با لەگەڵ دایک و باوکمانە باش بین، لەگەڵ خزم و کەسەکانمان باش بین بۆ ئەوەی خوای پەروەردگاریش ڕەحم و بەزەی خۆی بەرەکەتی خۆی بەسەرماندا ببارێنیتن. خاڵێکی تر لە خاڵەکان خۆشەویستان کە بریتیە لە خاڵی چوارەم دەستگرتنەوە لە سەدەقا واتە نەبەخشین. کاتێک کە ئێمە نابەخشین چاکە ناکەین لەگەڵ دەوروبەرەکانی خۆمان لە کاتێکدا کە هەمانە ئینفاقمان نییە، ئەوەش هۆکارێکە لە نەمانی بەرەکەت. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ من نفس عن مؤمن كربة من كرب الدنيا نفس الله عنه كربة من كرب يوم القيامة. دەفەرمێ هەر کەسێک ناخۆشیەک ناڕەحەتیەک لەسەر ئیماندارێک باوەڕدارێک لا بباتن لە ناخۆشیەکان و ناڕەحەتیەکانی دنیا، خوای پەروەردگار لە قیامەت ناخۆشی و ناڕەحەتی لەسەر لا دەبا. پاشان دەفەرمێ ومن يسر على معسر يسر الله له في الدنيا والآخرة. هەر کەسێک کاروباری مسلمانێک ئاسان بکاتن لە دنیادا، خوای پەروەردگار لە دنیا و قیامەت کاروبارەکانی بۆ ئاسان دەکات، کاتە بەرەکەت دەکەویتە هەموو شتێکت. کەواتە خۆشەویستان بەخشینیش هۆکارێکە لە هۆکارەکانی زیادبوونی بەرەکەت. بەڵام کاتێک کە نابەخشین و دەستمان دەگرینەوە خوای پەروەردگاریش بەرەکەتی خۆی دەگرێتەوە لەسەرمان. خاڵی پێنجەم خۆشەویستان کەمبەڵی نەکردنی کار نەکردن ئەوەشیان هۆکارێکە لە هۆکارەکانی نەمانی بەرەکەت. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ وەجوعیلە ڕزقی تەحتە ظیلی ڕەمحی. دەفەرمێ خوای پەروەردگار ڕزق و ڕۆزی من لەژێر سێبەری ڕمەکەمی داناوە، واتە بەهۆی کارکردنەوە بەهۆی خەباتکردن و تێکۆشانەوە. کەواتە مسلمان دەبێ هەمیشە تێبکۆشێتن کار بکاتن بۆ ئەوەی خوای پەروەردگار بەرەکەت بخاتە ڕزق و ڕۆزی و تەمەن و ژیان و ژیار و هەموو شتێکی. خاڵی کۆتایی خۆشەویستان بریتیە لە پشتبەستنێکی ڕازگۆیانە بەخوای پەروەردگار. بەڵام لەگەڵ ئەوەش هۆکارەکانی ڕزق پەیداکردن هۆکارەکان جێبەجێ بکەیت. پشتبەستن بە تەنیا بەس نییە. ئێمە کاتێک کە پشت بەخوا نابەستین و هۆکارەکانی ڕزق پەیداکردن بەخوا ئەوانە جێبەجێ ناکەین، خوای پەروەردگار بەرەکەت ناڵیتن لە ڕزق و ڕۆزیمانەوە. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ لەو ئەنەکم تەوەکەلون عەلە الله حەقە تەوەکوله. ئەگەر ئێوە پشت بەخوا ببەستن بەس پشتبەستنێکی ڕازگۆیانە، دەفەرمێ لە ڕەزەقەکم کەما یەرزق الطەیر. وەڵڵاهی خوای پەروەردگار چۆن ڕزق و ڕۆزی باڵندەیەک دەداتن ئاوا ڕزق و ڕۆزی ئێوەش دەدات. تەغدو خیماسا وتەڕوح بیطانا. بەیانیان کاتێک کە لە خەو هەڵەستیتن ئەو باڵندەیە چیکڵدان و زجی بەتاڵە خاڵیە بەزگێکی خاڵیەوە دەڕواتن، بەڵام ئێوارە بەزگێکی تێرەوە ئەگەڕێتەوە. کەواتە پشتبەستن هۆکارێکە لە هۆکارەکانی بەرەکەت کاتێک کە بەڕاستی پشتمان بەخوای پەروەردگارەوە بەستین، پشت بە هیچ شتێکی تر و بە هیچ کەسێک نەبەستین. ئەگەر پشتمان بە هیچ کەس و بەشتی ترەوە بەست، بێگومان بن خوای پەروەردگاریش بەرەکەت ناڵیتن. لە خوای پەروەردگار دەپاڕینەوە کە خوای پەروەردگار بەرەکەت بخاتە ڕزق و ڕۆزی و تەمەن و منداڵ و ژیان و ژینگەمان و هەموو شتێکمانەوە. ئامین. وصلى الله وسلم وبارك على نبينا محمد.